خۆی لە شەڕا کەس براوە نییە لە شەڕا هەموو کەس زەرەری تیاکە بەڵام ڕەنگە بینی ئەو شەڕەی کە لە بین ئیسرائیل پەلاماری کۆماری ئیسلامی ئێرانیدا لە کاتی گفتوگۆدا شەڕەکە دروست کرا ئەوە بوو زۆر تەحلیلەکان بە هەڵەدا چوو بوون بە تایبەتی خەڵکی کوردستان لە ڕاستیا من بەزەیم پێیان نادێتەوە ئەو هەموو تەحلیلە غەڵەتەکە کردیان لەبەرەوە مەوزوعی ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران لەو تەحلیلەکەیان وابوو لە 2 ڕۆژ و 3 ڕۆژدا ئێران ئەڕوخێنن پێیان نەکرا ئەوانە کە پێیان نەکرا ئەمریکا فریای ئیسرائیل کەوت لە ڕۆژانی ئاخردا چونکە لە ئینیارا بوو وەزیان خراپ بوو واتە ئیسرائیل و ئەمریکا لە یەک سەنگەر بوون ئەوروپا لەمووی لە یەک سەنگەر بوو کۆماری ئیسلامی ئێران لە یەک سەنگەر بوو مانا ئەوەیە نەتیجەکە ئێران بریەکە ناوێنەی چی عێراق بوجە و موچە هەرێمی کوردستانی بڕیوە عێراق لە 2014ەوە کورد بە عێراقی نازانێت لە 2014ەوە تا ئێستا بوجە و موچەی هەرێمی کوردستان بڕاوە لە بەرنامەی داڕشتنەوەی بوجە و موجە لە هەرێمی لە عێراقدا کوردی تێدا نییە واتە چۆن کەسێک ئەمرێ و ئەیسڕنەوە لەسەر ئەوەی کە نەماوە کورد ئێستا مردووە لە بەرامبەر عێراقدا هیچ شتێکی بۆ دانەنراوە وەرە لە 2014ەوە تا ئێستا بزانە 1 دینار دانراوە بۆ خەڵکی کوردستان لە ناو بوجە عێراقان نەخێت تێدا ڕێی خۆم هەیە من لە دوای ڕووداوەکان ناکەم و لە دوای قسەی کەشی ناکەم و لە هیچ شتێکیش ناترسم لە دنیادا چونکە ئیلتیزام لەگەڵ هیچ کەسێک نییە لەگەڵ خوا لەبەرەوە من لە هیچ شتێک ئین ناکەم ئەوانەی کە بینیتان لەو 2-3 ڕۆژە یەکێگەری 2 ڕۆژ ئێران ڕوخێت یەکێوی شەڕەکە 3 ساڵ بەردەوامە بێت 4 ساڵ بەردەوامە بێت من پێم وتن باوەڕ ناکەم بگاتە 2 هەفتە قسەکەی من دەرچوو یاینەکەی ئەوان دەرچوو زۆر شتی تری نەک بابەتەنە لەبەرەوە ئەوانەی کە ئەو قسانە ناکەن بەرپێی خۆیان ئەبینن شیتر نابینن ئاگیان لە ڕووداوەکان نییە ئاگیان لە دنیا نییە نە تەحلیلەکانیان نە خوێندنەوەیان نە خوێندنەوەی بەرامبەرەکەیان لە ڕاستیدا وەکو ئیساش پێشتر باسم کرد من خۆم بەزەیم بەو خەڵکانە دێتەوە کە بە ناوی تەحلیلەوە دێنە سەر تەلەڤیزیۆنەکان ئێستا 2 مانگە پارەی بە بەغداش نەداوە ئەو پارەی کە کۆ کراوەتەوە لە هەرێمی کوردستان ماوەی 2 مانگە با بێن ئەوەی بدەن بزانن چەندێک بەشی خەڵکی کوردستانەکە واتە بدرێ باشترە لەوەی کە هیچ نەبێت بەڵێ هەیە چۆن نییە داهاتە هەرێمی کوردستانە هەیە ڕۆژانە هەیە چەندێ زەریبا هەیە چەندێک گومرگ هەیە چەندێ پارەی نەوت هەیە هەموو شتانی هەیە بەڵام بە حکوومەتی هەرێمی کوردستان بابێ ڕێکی بخات ڕێکی بخاو با دەست پێ بکەن شتێک بدەن بە خەڵکەکە تۆ هەر هیچی نەدەیدێت چۆن دەبێت